سالا 2021 سالا کاپری کریزن دارایوش که سالی و ویروس کرونا و قیران سوتمنی پارێزگا دووکێ بەردەوامی هەبوو. ئومێدا هاوڵاتیان بۆ ساڵانەی کوردستان بگەشتی ئەوە هەمی نەخۆشیên کەتینە بەرسینگی خەلکی بەداوی بێن و ژیان جارێکا دی ئاسایی ببیتن. سپێکی ئەف ساڵا نی تێت ئەم هەمی هاوڵاتیە پێرۆستکەین خودێ ساڵا 2021 چ بێژمەتە خۆشی و نەخۆشی تێدا هەبین نەخۆشیەوەی ئەف قەیرانی سەر ملەتی کوردهاتین ئەف نەهاتنا بارانێ یان یا قودرەت یا خودێ ئەم نەشین بێژنەتەک و کێوەسایە بەس پاچیە نەخۆشیەوە خۆشیەوەیژی ئەvە الحەمدلله ملەتێکی ئارامە بێ مشکیلە و بەس نەخۆشیت ئەvە قەیران سەر دیڤ قەیرانی هاتنەوە ئەvە خودێ گشتی ساڵێکە زەحمەت بوو بۆ هەمی جیهانێەوە بە دوو ساڵاش 20 قسە بوو یعنی هەم ئەفتان ساخیە و گرانیە و هەم قەیران و دارایی ئینشەڵڵا ئەم خوازین کو ساڵانی باشتر بیتە شوەلەوە هەمیەوە باش نەیە باش بوو ها gelek genç viyaladı çön aha mukabini ve genca kubuvi viyaladı cehelay هاوڵاتیان دووکێ دبینن ku ساڵا 2022 ساڵێکا پڕی زەحمەت و دەردەسەری بوو. جوانە بە جێلانە ئاخواخوا ژێبەر نەبوونە ژیارێکا باش و ji destdana dehan hawlatiyan li serban cengelên sınûran. Hevdeme û qeyranên sutemeniyê û necimocola bazarê û nebûna delîvên karî bûye hêviya hawlatiyan sala nû salek bêt pirî xêr û bereket bêt bû milletê me. Nijar Mihemed Kursat News Duhok.